سڵاوتان لێبێ بینەران و بیسەرانی کوردستان 24 ئەم ئێوارەیەش بە بەرنامەیەکی نوێ ژیاندۆستی هاتمەوە میوانی ماڵەکانتان. ئەمڕۆ لە مزگەوتی خانەقام ئەو شوێنە پیرۆزەی کە نزیکەی 2 سەدەیە خزمەت بە توێژە جیاوازەکانی سلێمانی و کوردستان دەکات و مێژوویەکی پڕ بەرهەمی هەیە. مزگەوتی خانەقام مێژووەکەی گەڕێتەوە بۆ ساڵی 1816 کە لەلایەن مەحموود پاشاوە بنیاد نراوە و دروست کراوە. ئەم مزگەوتە هەر لە کۆنەوە جێگەی پێگەیاندنی چەندین کەسایەتی ئاینی و شاعیر و کەسانی ڕۆشنبیر بووە و هەتا ئەمڕۆژ خزمەتی بە چین و توێژە جیاوازەکان کردو و لە کۆندا چەندین کەسی بێلانە لەم مزگەوتەدا حەواوەتەوە. کللتوری کەوانەوە یاخود خزمەتگوزاری یاخود گەیاندنی خێر و خێرات لەم مزگەوتە هەر لە کۆنەوە لە سەرەتای دروستکردنەوە تا ئێستا هەیە. ئێستش بەردەوامە لەگەڵ مابن بزانین مێژووی خانەقا مزگەوتەکە و خێر و خێرخوازی لەناو ئەم مزگەوتەدا چۆنە. ئێستا من لای مامۆستا عومەرم کە وتاربێژ و پێشمێژی مزگەوتی خانەقایە. سلام علیکم مامۆستا. قبوڵیشی بکە. ڕۆژەکەمان شکاندووە. الحەمدولله سپاس. مامۆستا ئەزانین کە خانەقا لە ڕابردوودا ڕۆڵێکی گرنگ و کاریگەری هەبووە لە سلێمانی. ئێستا چۆنە بە هەمان شێوە ماوە؟ سپاس بەخوا ئێمەش ڕەنج و هەوڵمان بۆ ئەوەیە کە مزگەوتی خانەقای مەولانا خالید لە سلێمانیە هەمان ئەو ڕۆڵەی زمانی مەولانای ببێت. بە پێی توانە سپاس بەخوا هەتاکو ئێساش ڕۆڵی خۆی هەیە. چی و چیتی ئاکرێ ئێستا لە ڕەمەزان؟ ئەوەی کە لە ڕەمەزانە زۆر گرنگە هەموو ئێوارەیەک ئێمە نانی بەربانگ بۆ 300 نەفەر ئامادە ئەکەین بە باشترین جۆری خواردن، باشترین کوالیتی، باشترین ستاف کە خواردنەکە ئامادەکەن لەسەر ئەرکی خێرخوازانی ناوبازار. پاشان ئێمە هەتا دەوری سەعاتدا لە نوێژی تەراویح بەردەوام ئەبین کە هەموو ڕەمەزانێک خەتمێکی کامل لە نوێژی تەراویحە ئەخوێندرێ وەکو ئەو وڵاتانەی سعودیە و مەکە و مەدینە و ئەزهەر و ئەو وڵاتانە. بە ئەم ساڵیشەوە کە سپاس بەخوا بە خۆپارێزی و ڕەچاوکردنی ڕێنمایە تەندروستیەکانەوە نوێژەکانمان هەر بەردەوام و هەموو شوێک جزئێکی قورئان لە نوێژی تەراویح خوێنین. ئەمە لە ڕەمەزاندا لە کاتەکانی ترا چ کاریگەریەکی هەیە مزگەوتی خانەقا؟ مەدرسەی تەحفیزی قورئانی تایە، چێشتخانەکەی لە دوای ڕەمەزانیش هەر بەردەوامە بۆ فەقیر و هەژاران، نوێژی فەرزەکانی تایە هەتاکو ئەو کاتی کە پرسەکاندا ئەنرا هۆڵی پرسەی تیا بوو والحاصل زۆر جار بوو لە مناسباتە هۆڵەکە بەکار ئەهێنرا بەم شێوەیە. مامۆستا مزگەوتی خانەقا لانەی پێگەیشتنی چەندین کەسایەتی بووە. ئەگەرنەوە بە تایبەت مەلا عەبدولکەریمی مدەڕیس باسی واکە کە شاعیر نالی شاعیر لێرە ئیجازەی مەلایەتی وەرگرتووە. چی دیکە هەبوون یاخود مێژوو چی دیکەی هەڵگرتووە لە ناو ئەم مزگەوتەدا؟ ئەم مزگەوتە تەمەن هەمووی گرنگتر ئەوەیە کە ئەمە سەرەتا مەحموود پاشای بابان ئەم مزگەوتەی بۆ مەولانا خالیدی نەقشبەندی دروست کردووە کە ئەتوانین بڵێن مؤسیسی طریقەتی نەقشبەندی لە کوردستانە. یەکەم کەسە کە طریقەتی نەقشبەندی لە وڵاتی هیندستانەوە هێناوەتە کوردستانی خۆمان. ئەمە وەکو طریقەتەکە وەکو زانایان شێخی ئیبن القەرەداغی شێخ محەممەدی شێخ عومەری قەرەداغی کە ناسراوە بە ئیبن القەرەداغی کە مؤلفات و نووسراوەکانی لە جامیعی ئەزهەر و لەو وڵاتانە لەو جامیعانە ریسالی ماجستێر و دکتۆرای لەسەر دێ مدەڕیسی ئەم مزگەوتە بووە. کاتی خۆی جەنابی مامۆستا مەلا مستەفای بارزان بەڕەحمەت بێ کە سەرۆکی شۆڕشی کوردە منارەی مزگەوتی خانەقا لەسەر ئەشی ئەو دروست کراوە چونکە ئەو خۆی بە پەروەردەی مزگەوتی خانەقا ئەزانی کە ئەوە مێژووە و تۆماریشە ئەو کاشی کە کاتی خۆی نووسینی لەسەر هەڵکەنراوە کە ئەم منارەی لەسەر ئەرکی جەنابی مەلا مستەفا دروست کراوە. ئەوە احتیفازمان پێوە کردووە لە سەردەمی ڕژێمی بەحسا توانیمان پارێزگاری لەو کاشیە بکەین کە ئەسەرێکە و تا ئێستاش ماوە ئەتواننەوە دوایی لەسەر منارەکە لە ڕووکاری جادەکە تۆماری کەن کە ئەوە وەسیقەیەکی زۆر مهمە کە جەنابی مەلا مستەفای بەرزان لەم مزگەوتا ڕۆڵی هەبووە.
کللتوری خێرخوازی و پێکەوە ژیان هەمیشە لە ناو کووردا ڕەنگی داوەتەوە بەتایبەت لە خانەقادا کە بەردەوام بێجگە لە ڕەمەزانیش هەمیشە لەلایەن خێرخوازانەوە خواردن و خوانێکی تایبەت و خۆش وەک چۆن لە ماڵەوە هەمانە ئاواژ ئامادەکرێ بۆ کەسانی کە لێ قەوماون بۆ کەسانی کە هەژارن و ڕوەکەنە ئێرە سڵاوتان لێبێت چۆنە ئێستا باسیەوەم کرد کە لە خانەقادا هەمیشە کللتوری خێرخوازی هەبووە جاسە لە مانگی ڕەمەزانە چۆن ئەو خواردنانەیە ئێرە و کێن ئەیهێنن بەخێر بن سەر چاو پیرۆزبایی مانگی ڕەمەزان لەسەر جە موسڵمانانی کوردستانەکەین و بە تایبەتی شاری سلێمانی خۆشەویست ئەم کارە خۆبەخشیە ئەم خزمەت گوزاریە ئەم خزمەتکاریە خەڵکی خێرخوازی کات هیچ بەرپرس و لایەن و هیچ کەسێک شتیانێک کە بە دەربێ لە خەڵکی خێرخوازی مەسەرەن بۆ نمونە تۆ حەزت دێ خزمەت بکەیت برنجە هێنیت کەسێکتر حەزت دێ خزمەت بکە گۆشت هێنێکتر مریشکێنێت لیژنەشمانێ لیژنەکە کاک حاج سەرکەوت چەند برایشترم پێکەوەین ئەم کەسانە لە ڕێی منەوە لە ڕێی جەنابتە لە ڕێی کاک حاج سەرکەوتەوە کە کۆمەچێکێنن ئەم لیژنەیە چێت بە مامۆستاڕێ جنای مامۆستا سەرۆکی لیژنەکەیە وردەکاری ئەو شتانە لای مامۆستا پێی ئەڵێن مامۆستا ئەمە هاتوو ئەمڕۆ بۆ چێشتخانەکەمان جا ئەمە هەر لە مانگی ڕەمەزانەیە هەموو کاتەکان هەیە لە ئومێدەکەین ئینشاڵڵا بە هیمەتی خێرخوازان دوای مانگی ڕەمەزان ڕۆژانە بەردەوام بیت بۆ خزمەتی و فەقیر وەژارە کاک بلێر لە کۆندا چۆن بووە لە کۆنداوی کە باسەکرێ و جەنای مامۆستا و پێشینانی پێشەمە باسکرا و هەروەها بۆ بۆ شێوازە بۆ چەند دەوڵەمەندێکی شارەکە خەڵکی خۆبەخش خەڵکی خێرخواست بە هەمان شێوەی ئێستا خواردنیان هێناوە بەخشیانەتەوە بەسەر فەقیر وەژارانە دایمەن خانەقای مۆلانە خەلید بەرەکەت و پیت و فەڕێکی خۆی هەبووە زیکر بووە مەجلیسی زیکریتیا بووە شوێنی تەعلیم و دەرس و دەور بووە الحەمدلله ئێستاش خەڵکێکی تری کە بە هەمان شێوی جاری جاران هیمەتێکیان کردو الحەمدلله ڕۆژانە خواردن بەسەر 350 نەفەرە 300 نەفەرە دابەش ئەکرێت ومێدەکەن ئینشاڵڵا ئەم ڕێژەیە بەرەو بەرزتر و بەرەو زیاتر بڕوا بە هیمەتی خێرخوازان ئەوانەشی کە لێرن لەم لیژنەیەدان هەموو خۆبەخشن الحەمدلله هەست کەسێکیش کۆمەک بکات ڕەت ناکرێت و گەر قوتێ دۆشاویش بێت ئەگەر هەست کەسێک بێ خزمەت بەم خانەقایە بکە بەم مزگەوتە بکە کەس دەستنانێ بەڕیەوە ئێمە لە خزمەتیابی دەستان خۆش بێ و ماندوو نەبن مزگەوتی مەولانە خالیدی نەقشبەندیەکێکە لە مزگەوتە هەرە دێرینەکان کە تەریقەتی نەقشبەندی و قادریش لێرەدا پەیڕەوانیان یەن و ڕۆژانە زیکرەکانیانەکەن یاخود پەرستنەکانیانەکەن لەناو ئەم مزگەوتەدا جگەر لەوە لەناو حرەمی مزگەوتەکەدا ژووری فەقیهان و مەولانە و مامۆستا هەیە و کتێبخانەی تێدا و چەندین کاری دیکە دەکرێت وەکو پەرستن و هەروە ختمی قورئان دەکرێت بە تایبەت لە شەوانی مانگی ڕەمەزاندا چەندین جۆری زیکر و تاعات لێرە ئەنجام دەدرێت. بزانین کاک حاجی سەرکەوت کە وەکو لیژنەیەکی خۆبەخشی لێرە کارەکان ڕێکە خەن چۆنە کاک حاجی تۆ چۆنی سلااوش لەبێت سپاس لە جەنابتان بەخێر بن وەکو لیژنەیەکی خۆبەخش ئێوە چۆن ئەو کارانە ئەکەن و خێرەکان چۆن وەرەگرن دواتر بە چ میکانیزمێک دابەشێکن لێرە ئێمە ئەو کەسانەی کە گەن بۆ لامان تەکلیفان لێکن مەسەلەن هەیە حەزەکات بە خواردن بەشداری بکە تەحلیلیەکە خواردنەکەی چۆنی بەسەر حەزەکە برنج بێنێ حەزەکە مەوادیش لە بێنێ هەیە حەزەکە تەنها ڕۆن بێنێ ئێمە دەفتەرمان هەیە لای خۆمان قەیدیەکەین فڵان کەس شتایت لە چ بەربارەکە ئەمەی بۆ هێناوین ئەو شتانەی کێتە لای ئێمە تۆمارەکرێت من پێنج برایتر کە لە لیژنەکەیین ئەمانە هەموو تۆمارەکرێ و پاشان وردەکارەکانی خێتە بەردەمی جەنابی مامۆسا ئەویش هەموو دەکارەکان ئەبینێ و پێداچوونەوەی پێک بۆکەین و بۆی ئەو کەسانی کە بەشداریان کردووە حەزیان کردووە خێر بکەن لەگەڵ ئەوەی کە ئیشە خێرەکەیان کردووە حەزەکەن ئاکامیان نەتیجەی خێرەکان بینەوە ئەڵێن ئەمە شتەکەی ئێوە ئەو مادانی وێناوتانە بەم شێوەیە دابەش کراوە باشە ئەم کارەی ئێوە ئەم خۆبەخشیە تازە دەستان پێ کردووە خود لە نوێژە هەبووە لە سلێمانیا ئێوە پێشتر چۆن کردوتانە ئەم بیرۆکەی ئێستا کە لە چێشخانە دروستکردنەوەی چێشخانە لە مزگەوتی خانەکە جەنابی مامۆستا مەلا عومەر سەر لە نوێ ئەم ئایدیایی هێنایەوە پێشتر هەبوو بەڵام چەند ساڵێکە ڕەنگە بۆ ساڵانێکی زۆر پێش ئێستا ئەم شتە نەمابێ لە خانەقا بنبڕوە نەماوە
بحكمی و کاتانە ڕەنگە زروفەکان و وەختەکان نەگونجاو بێ ڕەنگە زروفی سیاسی و حتا لە ڕووی ئابوووریەوە خەڵک ئیشکالی هەبوو بێ بەس ئێستا الحەمدوللا ئەتوانم بڵێم خەڵک باشترە بژاوەترە و بە تایبەتی لە مانگە مبارەکەشا خەڵک دەستکراوەترە حەزەکاری خێری زۆرترەکە یعنی مانگی ڕەمەزان مانگێکە تایبەتمەندی خۆی هەیە ئەو کەسێک کە پێی خۆشە خێرکە ڕەنگە زیاتر حەزکە لە ڕەمەزان ئەگەر لە پێش ڕەمەزان مەبلەغێکی کەمی بەخشی بێ لە ڕەمەزانە حەزەکە 200 دەربەخشێ. هەر شوێنێکی ئەم کوردستانە بگەڕین پڕە لە ژیان دۆستی پڕە لە مرۆڤ دۆستی جا ئەو ژیان دۆستی و مرۆڤ دۆستیە بە تایبەت لە خانەقای مەولانە خالیدی نەقشبەندی ڕەنگی داوەتەوە و لە مێژوە دێرینەکەیەوە هەتا ئەمڕۆ بەردەوامە ژیان دۆستی ئەم ئێوارەیەم پێشکەشکردن هیوادارم خوای گەورە نوێژ و ڕۆژووی هەموو لایەکتانی قبول کرد بێ و هەمیشە سفرە و خوانتان ڕازاوە و ماڵتان ئاوادان بێت خواتان لەگەڵ